بەپێیەوە ئامارانی کە لە ماوەی 24 کاتژمێردا تۆمار دەکرێن توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتی چینی ناوەندی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو کەمبوونەوە دەچێت بە جۆرێک کە وەکو لە ڕوونکردنەوەیەکی کۆمسیۆنی نیشتیمانی تەندروستی چین داهاتووە لە دوایین 24 کاتژمێردا 119 حاڵەتی نوێی توشبوون تۆمار کراوە ئەوەش نزمترین ئاماری توشبوون بە ڤایرۆسەکەیە لە وڵاتە لە ماوەی ڕابردوودا ئاماری ئەو کەسانش لە چین کە گیانیان لەدەست داوە گەشتۆتە 2983 کەس هەروەها تا ئێستا 8270 حاڵەتی توشبوونیش تۆمار کراون هاوکات 49856 کەسیش دوای چاکبوونەوەیان نەخۆشخانەیان بەجێ هێشتووە هەرچی کۆماری ئیسلامی ئێرانیشا پلەی دووەمی لە گیان لەدەستدان بە ڤایرۆسی کۆرۆنا گرتووە و بە پێی نوێترین ئاماری فەرمی 92 کەس گیانیان لەدەست داوە هەروەها ژمارەی توشبووان بۆ 2922 کەس بەرز بووەتەوە بە پێی زانیاریەکان لە کۆی 31 پارێزگا توشبوون بە کۆرۆنا لە 30 پارێزگای ئێران تۆمار کراوە حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران ڕایگەیاندووە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بە نزیکەی تەواوی پارێزگەکانی ئێرانی گرتووەتەوە لە نێو توشبووان نوێیەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێران ڕەزا ڕەحمانی وەزیری پیشەسازی و کانزا و بازرگانی ئەو وڵاتە هەیە لە وڵاتی ئیتاڵیاش کە پلەی سێیەمی گیان لەدەستدان بە ڤایرۆسەکەی گرتووە ژمارەی ئەو کەسانەی گیانیان لەدەست داوە بۆ 79 کەس بەرز بووەوە ژمارەی حاڵەتەکانی توشبوونیش گەشتووەتە 2263 حاڵەت هاوکات 160 توشبوو چاکبوونەتەوە لە چوارچێوەی ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەش دەوام لەسەر جەم ناوەندەکانی خوێندن لەو وڵاتە تا کاتێکی نادیا ڕاگیرە لە کۆرەی باشووری شوارکەسی دیکە بە هۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانیان لەدەستدا بەوە ژمارە و کەسانی کە بەهۆی ڤایرۆسەکەەوە لە وڵاتە گیانیان لەدەست داوە بۆ 32 کەس بەرز بۆتەوە و ژمارەی توشبووانیش بە ڤایرۆسەکە گەشتە 5328 کەس ئەمریکاش لە ڕووی گیان لەدەستدان بە ڤایرۆسەکە پلەی پێنجەمی گرتووە و ژمارە و کەسانی کە لە ویلایەتی واشنتۆن گیانیان لەدەست داوە بۆ 9 کەس بەرز بووەوە لانیکەم 108 حاڵەتی توشبوونیش لە 15 ویلایەت تۆمار کراوە لە سەرتاسەری عێراقیش 31 کەس تووشی ڤایرۆسەکە بوون لە بەغدا 14 کەس و کەرکووک و سلێمانی یەکی 5 کەس و نەجەف 3 کەس و بابل و میسان و واست و کەربەلاش یەکی 1 کەس هەروها یەکەم حاڵەتی مردنی توشبوویەکی ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی تۆمار کرا لە چوارچێوەی ڕێوشوێنەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسەکەش دەواازەی سنووری زرباتیە لە پارێزگای واستی باشووری عێراق لەگەڵ ئێران داخرا هاوکات وەزیری تەندروستی پۆڵەندا تۆمارکردنی یەکەم حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای لە وڵاتەکەی ڕاگەیاند ئاشکراشی کرد 500 کەس کە لە پەیوەندی دابوون لەگەڵ توشبووەکە کەرەنتینە کراون وەزیری تەندروستی هیندستانیش ڕایگەیاند ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتەکەی بۆ 28 کەس هەڵکشاوە لەلایەکی دیکەوە کۆی ژمارە و کەسانی لە قاڕی ئەفریقا تووشی ڤایرۆسەکە بوون گەشتە 12 کەس کە لە وڵاتانی جەزایر، میسر، نێجیریا، سەنیگال، تونس و مەغریبن بەپێی ئامارەکان تا ئێستا لە سەرتاسەری جیهان 3220 کەس بە هۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانیان لەدەست داوە و ژمارەی توشبووانیش بۆ زیاتر لە 94,000 کەس بەرز بۆتەوە هەروەها زیاتر لە 51,000 توشبووی ڤایرۆسەکە چاک بوونەتەوە